عزیزان لەگەڵتان بەردەوامە بین دەچینە تەوەرەکانمان لەگەڵ میوانەکانمان قساکین سەبارەت بۆ بابەتانی کە ئامادەمان کردووە. دەستی و بەرهێنانی هەرێمی کوردستان هۆشداری بە خاوەن کۆمپانیەکانی نیشتەجێبوون و خانوبەرە دەدات کە دەبێت مۆڵەتی یاساییان هەبێت بۆ دەستپێکردنی کارەکانیان. ئێمە گفتوگۆکەین سەبارەت بە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز مخلیس سەلیم بەڕێوەبەری گشتی لە دەستی و بەرهێنانی هەرێم. کاک مخلیس سڵاوت لەبێ بەیانیت باش سپاسکان بانیە لەگەڵمانی. دەمەوێت قسەمان بکەی سەبارەت بە ئەم ئاگادارکردنەوەی چی وای کردو دەستی و بەرهێنانی هەرێم ئاگادارکردنەوەی دەربکات. ئایا مۆڵەتی پرۆژەی زۆر هەیە مۆڵەتیان وەرنەگرت و یاخود چییە بابەتەکە؟ بەیانی جەنابت و بینەرانیش باش دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان یاسا و بڕیاری زۆرمان هەیە لەبارەی ئەوەی کەوا هەر وەبەرهێنەرێک کە پرۆژەیەکی نیشتەجێبوونی وەرگرت پێویست دەکاتن دوای دەست بەکاربوونی دوای وەرگرتنی مۆڵەت و دەست بەکاربوونی 6 ڕۆژی لە بەردەمدا هەیە بۆی دەست بەکارەکانی بکاتن. دواتر تا کارەکانی نەگاتە سەتادەی کارەکان ئەنجام نەدا بۆی نییە گرێبەستی کڕین و فرۆشتن ئەنجام بداتن. بەڵام لە ماوەی ڕابردوو هەستمان بەوە کرد بەشێک لەو پرۆژانەی کەوا بە بڕیاریی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە 5/5/2021 ئێمە دەستەی وەبەرهێنان دەسەڵاتی ئەوەی هەبوو کەوا ئەو وەبەرهێنەرانەی کەوا داواکاری پێشکەش دەکەن بۆی پرۆژەکانیان بگۆڕن لە سێکتەرێکی دیکە جگە لە سێکتەری نیشتەجێبوون بۆ نیشتەجێبوون هێشتان مامەڵەکانیان یان مۆڵەتیان وەرنەگرتە بوو بانگەشەی ئەویان دەکردکەوە ئەوان خەریکن پرۆژەکانیان گۆڕیوە بۆ نیشتەجێبوون. بۆ ئەوەی ئێمە هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان تووشی دەستەڕۆکردن و فێڵلێکردن نەبن لەلایەن نووسینگەکانی کڕین و فرۆشتنەوە بۆ ئەوەی تووشی هیچ کارێکی لەو جۆرە نەبن. ئێمە نووسراوێکمان لە 5/9/2021 ئاڕاستەی بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانمان کردن. داوامان لێکردن ئاگاداری وەبەرهێنەران بکرێتەوە کە ئەوانەی کەوا داواکاریان پێشکەش کردووە بۆ ئەوەی سێکتەری پرۆژەکانیان بگۆڕن بۆ نیشتەجێبوون یان ئەوانەی کەوا داواکاریان پێشکەش کردووە بۆ وەرگرتنی مۆڵەتی نیشتەجێبوون تاوەکو مۆڵەتەکانیان وەرنەگرن و دەست بەکاربوون بۆ پرۆژەکانیان نەکرێتن و سەتادەی کارەکانیان جێبەجێ نەکەن بۆیان نییە چ پێشەچی وەربگرن بە ناوی بەهۆی ناونووسینەوە بێتن یان گرێبەستی کڕین و فرۆشتن ئەنجام بدەن. و لە هەمان کاتدا ئێمە ئاگاداری نووسینگەکان یان کۆمپانیەکانی کڕین و فرۆشتن عقاراتمان کردوتەوە کەوا پێیان ڕدەگەێنین کەوا هەر وەبەرهێنەرێک یان هەر کەسێکی دیکە وەکو وەبەرهێنەر خۆی ناساند و هات ویستی یەکەکانی بفرۆشێتە خەڵکێکی دیکە پێویست دەکاتن ڕەچاوی ئەوە بکەن کە مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرت بێتن دەست بەکاربوونی بۆ کرابی وەک ڕێژەی کارەکانیشی گەیشت بێتە سەروی سەتادا ئینجا دەتوانێتن گرێبەستی کڕین و فرۆشتنیان پێشەچی وەربگرێتن. کاک مخلیسکاتە ئێوە لەمە دووە مادەم ئەم ئاگاداریەتان بڵاو کردوەوە بۆ خاوەن کۆمپانیەکان و بەرهێنەرەکانی هەرێمی کوردستان کاتە پلانەکە بۆ شێوازێ چاودێرەکانی ئێوەش ورتر دەکرێتەوانێ بۆ ئەم کارە؟ بەدڵنیاییەوە ئێمە لەگەڵ هەر لە نووسراوەکە ئاماژەمان بەوە کردووە ئێمە چاودێریەکانمان لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان زیاتر دەکرێتن و لە هەمان گشتاندن باسی ئەوەش کراوەکەوە هەر کەسێک پابەند نەبێتن چ ئەوانەی داواکاریان پێشکەش کردو و هێشتان مۆڵەتیان وەرنەگرتووە دۆسیەکانیان دادەخرێتن وەکو وەبەرهێنەر و ئەوانەی کە مۆڵەتیان وەرگرتووە مۆڵەتەکانیان لێ دەسێنرێتەوە بە هەمان شێوە لە بۆ نووسینگەکانی کڕین و فرۆشتن بە پێی یاسا وەکو ئەوە وایە کە فێڵیان لە خەڵکێک کردبی یان شتێک کە مافیای فرۆشتنیان نەبێتن بە خەڵکیان فرۆشت بیان خۆیان خاوەنی شتێک نەبوون و فرۆشت بیان. باشە کاک مخلیس ئەو سزانی کە دیاری کراوە تەنها بۆ ئەو پرۆژانەی کە لە دەستپێکدا مامەڵەکانیان لەگەڵ ئێوە ئەنجام نەداوە یاخود چی دیکە دەچێتە چوارچی ئەوی کە سزای ئەوە بەرهێنەرانە بدرێت و وا بکات کە پرۆژەکان ڕابگیرێت یان مۆڵەتەکان لێ وەربگیرێتەوانێ؟ ئێمە ئامانجمان لەم گەشتاندنە ئەوەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هشیار بکەینەوە نەک سزادانی وەبەرهێنەران و یان وەرگرتنەوەی مۆڵەتەکانیان و یان داخستنی دۆسیەکانیان بەڵکو ئاگادارکردنەوە یان هوشیارکردنەوەی هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان و عێراق دەکەینەوە کەوا هەر یەکێک بیەوێ یەکەیەکی نیشتەجێبوون بکرێت
پێویست دەکاتن دڵنیا بێتەوە لەوەی لەو پرۆژە مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرتووە و دەست بەکاربوونی بۆ کراوە و ڕێژەی کاری ئەنجامدراوی پرۆژەکە گەیشتۆتە سەروی سەتادا واتە ناکرێ یەکەیەک بکڕیان پێشەکی بدرێتن کە هێشتانەوەکە دەست بە دروستکردنی نەکراوە و لە بۆ ئەومانە لە هەمان کاتدا لەوانەیە لە ماوانی ڕابردوو لە چەند پرۆژەیەک وەکو دەڵێ ئەوە بووە یەکە بە چەند کەسێک فرۆشاوەتەوە بۆیە دەکرێت ئەو گرێبەستەشی کەوا دەیەوێت ئەنجامی بداتن پێش ئەوەی گرێبەستەکە ئەنجامدا لە ڕێگای بەڕێبەراتی گشتی وەبەرهێنانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دڵنیا بێتەوە کە ئەو پرۆژەیە مۆڵەتی وەرگرتووە دەست بەکاربوونی بۆ کراوە ڕێژەکەیشی گەیشتۆتە ئەو ڕێژەیەکەوە دیاری کراوە دوای ئەوەی کە گرێبەستەکەشی بۆ کرا بەو مەرجەوەری بگرێتن کەوا پەسەند بکرێت لە بەڕێبەراتی گشتی وەبەرهێنانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان باشە کاک مخلصکەواتە بابەتێکی لە ڕێ زۆر گرنگە باس سێوتکردوتی ئەمامانەوێت هاوڵاتیانمان فێڵیان لێ نەکرێت و بە شێوازێکی باشکارەکانیان جێبەجێ بکرد لەم بابەتەدا هاوڵاتی چۆن بزانێت ئەم پرۆژەیە مۆڵەتی هەیە چۆن بە دوای ئەمەیان بڕوات باڵێ ئێمە بەڕێبەراتی گشتی وەبەرهێنانمان لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگا هەیە و لە ئیدارە سەربەخۆکانیش بەڕێبەراتی وەبەرهێنانمان هەیە لە هەر چوار ئیدارەی سەربەخۆی هەرێمی کوردستان وە ژمارە تەلەفۆنەکانیان و شوێنەکانیشیان دیارە دەکرێت سەردانی ئەو شوێنانە بکەن و لەوە دڵنیا ببنەوە و لە هەر نووسینگەیەک یان لە هەر کۆمپانیایەکی کە وەبەرهێنەرێک بێتن کە بیاوێتن یەکەکەی لێ بکرێت دەتوانێت داوای مۆڵەتی وەبەرهێنانەکەی لێ بکرێتن و دوای ئەوە دەتوانێت سەردانی ئەو بەڕێبەراتیانە بکاتن لەوە دڵنیا بێتەوە چونکە لە کۆتاییەکەی دەبێت گرێبەستەکە لە بەڕێبەراتی وەبەرهێنانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان پەسەند بکرێت ئەگەر بە پێچەوانەکەی ئەوەی بێتن ئێمە هیچ بەرپرسیارەتێکمان ناکەوێتە ئەستۆ ئەگەر لە داهاتوودا هەر هاوڵاتیەک دەستە ڕۆ کرا لەوەی کەوا یەکەیەکی پێفرۆشا کە لە وجوددا نەبوو یان مۆڵەتی وەرنەگرتبوو باشە کاک مخلص کەواتە ئێستا ئەمە یەکلایی بۆتەوە کە وەبەرهێن بە هیچ شێوەیەک ناتوانێت مامەڵە بەم پرۆژەکەی بکە هەتا مۆڵەتی یاسایی لە ئێوە وەرنەگرێت ئەم بڕیارە ئێستا هەبووە لە پێشووتریشدا هەبوو خۆت باست کرد وتە دەبێت لە سەدا دەی کارەکەی تەواو کردبێت یاخود ئەنجام دابێت ئەنجا دەتوانێت مۆڵەت وەربگرێت بەڵێ ئەویان وەکو دەڵێ وەکو بڕیاری ژمارە 92 تاکید لەوە دەکاتەوە بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنانە دەبێت سەتادەی کارەکانی ئەنجام دابێتن دواتر دەتوانێتن یەکەکانی بفرۆشی و یان گرێبەستی فرۆشتن ئەنجام بدات. باشە ئێوە لە دواتردا چەندێک چاودێری و پرۆژانەکەن کە جێبەجێ دەکرێن یاخوکە ئەنجامە درێت و دەدرێت بە هاوڵاتیان بە دڵنیاییەوە بە بەردەوام بەڕێبەراتی گشتی و بەرهێنانی پارێزگاکانمان هەر چوار پارێزگا و هەر چوار ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان لە نزیکەوە چاودێری ئەو بابەتانە دەکەن و داوا لە هاوڵاتیانیش دەکەین ئەگەر زانیاریەکیان هەبوو یان لە نووسنگەکانی کڕین و فرۆشتن دەکەین ئەگەر هەر کەسێک بەناوی وەبەرهێنەر خۆی ناساند و وەبەرهێنەر نەبوو دەتوانن ئاگادارمان بکەنەوە و هاوکارمان بن بۆ ئەوەی وەک هیچ هاوڵاتیەکی هەرێمی کوردستان و هیچ نووسنگەیەک دەستەڕۆ نەکرێت. باشە کاک مخلص مۆڵەت دەدرێت بەکێ وەکو بەرهێن کار بکات یاخود کۆمەڵگەیەکی نیشتە جێبوون دروست بکات لە یاساکە زۆر بەوازایی هاتووە هاوڵە وەبەرهێنەر ئەو کەسێکی کچ کۆمپانیابی چ کەسێکی ئاساییبی دەتوانێتن مۆڵەت داواکاری پێشکەش بکە بۆ وەرگرتنی مۆڵەتەکەی وە کۆمەڵێک ڕێنمایە و کۆمەڵێک پیوەر هەیە کە تێیدا هەبیتن تێیدا بەرجەستە بیتن و ڕەزامەندی لایەنە پەیوەنددارەکان وەربگیرێتن چونکە تەنها دەستەی وەبەرهێنان هەماهەنگی دەکات لە نێوان لایەنەکان واتە لایەنی تایبەت نییە تەنها بە بڕیاردانی کۆتایی لەسەر وەرگرتن و پێدانی مۆڵەتێک و یان وەرگرتنی مۆڵەت. باشە کاک مخلص باسمان لە ئاگادارەکان کرد باسمان لەو ڕێکارانە کرد کە دەبێت کەسێکیەوە بەرهێن جێبەجێ بکات بۆ ئەوی کە بتوانێت پرۆژەکەی بەرهەم بێنێت ئێوەکو دەستێەوە بەرهێنان چەندێک هاوکاری و کەساناکەن کانی و پرۆژەکانیان لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدەن. یاسایی وەبەرهێنان یاسایەکە هەمیشە بەوە ناسراوە کە دۆستی وەبەرهێنەرە هیچ جیاوازیەکی نەکردووە لە نێوان وەبەرهێنەری بیانی و وەبەرهێنەری ناوەخۆ واتە هەمان ئەو مافانەی بەوە بەرهێنەرێکی ناوەخۆ درراوە بەوە بەرهێنەرێکی بیانیش درراوە بۆیە ئێمە لەم ساڵ زیاتر لە 1500 پرۆژەمان ڕاگەیاندووە وەکو ڕێبەری وەبەرهێنان و دەرفەتەکانی وەبەرهێنان بڵاو کراوەتەوە لە ڕێبەرێک و بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و لە ویبسایتی دەستەی وەبەرهێنان و لە زۆربەی شوێنەکان لە پۆرتاڵی دەستەی وەبەرهێنان بڵاو کراوەتەوە و لەگەڵ ئەوەشدا ئێمە خەریکی ئەوەین کەوە ڕێبەری وەبەرهێنانی
سەوز و ڕێبەری وەبەرهێنانی کانزایی ئامادە بکەین بۆ ئەوەی هەروە بەرهێنەرێکی بیانی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکاتن بخرێتە بەردەستی و بەرهێنەرانی ناوەخۆ و بیانی بە شێوەیەکی یەکسان مافی ئەویان هەیە کە پرۆژەکانە لە هەرێمی کوردستان پێشکەش بکەن واتە دەرفەتەکان واڵایە و بۆ هەموو ئەوە بەرهێنەرانی ناوەخۆ وەکو یەک دەرفەتیان هەیە ئەم ڕۆژ هەرێمی کوردستان باشترین کاتە بۆ ئەوەیکەوە و بەرهێنەرانی بیانی ڕوو لە هەرێمی کوردستان بکەن لەبەرەوەی لە داهاتوودا بچینە ئەو دەرفەتانە کەم ببێتەوە یانەوە منافەسە زیاتر بیتن لە بۆ وەرگرتنی پرۆژەکانە و ئێمە لە بۆ ساڵی داهاتوو بەرنامەی ئەوەشمان هەیە کۆمەڵێک پرۆژەی ئامادەکرا و ئامادە بکەین واتە زەویەکان ئامادە بکەین لەگەڵ کەڵکی ئابووری ئەو پرۆژێ و نەخشەکانیشان ئامادە بکەین بۆ ئەوی بخرێتە بەردەم ئەو کەسانی ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و بیانەوێ و بەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن و بۆ ئەوی بتوانین سەرمایە بیانی بۆ هەرێمی کوردستان ڕابچێشن. باشە کاک مخلص باست لە بابەتێکی گرنگ کردوتت ئەم ساڵی ڕابردوو 1500 پرۆژە ڕاگەیەنراوە و باست لەبوونی و بەرهێنی بیانیش کرد لە هەرێمی کوردستاندا ئەو 1500 چنێکی و بەرهێنی بیانیە ئێمە دەرفەتی وەبەرهێنانمان ڕاگەیاندووە نەک ئەو پرۆژانە کە پێشکەشکرابن ئێمە لە کابینەی نوێم زیاتر لە 900 پرۆژە داواکاریان پێشکەش کردووە کە ژمارەیەکی زۆر بە خۆشحاڵیەوە وەبەرهێنەری بیانی بوون و وەبەرهێنەری بیانی ساڵی ڕابردوو بە بەراورد لەگەڵ ساڵەکانی دیکە زۆرترین ڕێژەی وەبەرهێنەری بیانی ڕویان لە هەرێمی کوردستان کردووە پرۆژەیان پێشکەش کردووە و لەو مۆڵەتانێکی ئێمە لە ساڵی ڕابردووش داومانە ڕێژەیەکی بەرچاو لەو پرۆژانە یان سەرمایانە سەرمایه‌ی بیانی بوونە. ئامارێکت لایە چەندێک بۆ ڕێژەکەی؟ ئێمە زیاتر لە 8 ملیار دۆلار ساڵی ڕابردوو و بەرهێنانی لە هەرێمی کوردستان واتە مۆڵەتیان پێدراوە کە دەتوانین بڵێن یەک لە سەرچاری ئەو سەرمایە و بەرهێنەری بیانی بووە. باشە کاک مخلص ئێوەکو دەستی و بەرهێنان دیارترین ئەو گرفتانی کە ڕوبەڕووی دەبنەوانێ لەگەڵ خاوەن کۆمپانیەکان و بەرهێنەرەکان چین؟ ئێمە هەمیشە ویستومانە دەرفەتەکانی وەبەرهێنان بۆ هەموو وەبەرهێنەرانی بیانی و ناوەخۆ واڵا بکرێتن بۆی بە یەکسانی دەرفەتی وەبەرهێنانیان هەبێ لە هەرێمی کوردستان. ئەوەی کە ئێمە لە ساڵانی ڕابردوو یان ئەم ساڵیش ئێمە گیرروگرفتی ئەومان هەبووە هانی وەبەرهێنەرانی ناوەخۆ بیانیمان داوە کە بێن لە کەرتەکانی پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن بەڵام هەمیشە وەبەرهێنەر بە دوای قازانجێکی خێرا و زۆر و خێرا دەگەڕێتن بۆیە لەو کەرتانی کە پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار ئەو قازانجە بە خێرایی بەدەست ناکەوێتەوە بۆیە بیر لە وەبەرهێنان لە بوارێکی دیکە دەکاتەوە وەکو نیشتە جێبوون یان بوارەکانی کەەوە قازانجێکی زۆریان دەست دەکەوێتن بۆیە ئێمە جارێکی دیکە داوا لە وەبەرهێنەرانی خۆشەویست دەکەین کەوا ئێمە دەرفەتی زۆری وەبەرهێنانمان هەیە لە بوارەکانی پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار تەندروستی خوێندن بوارە کەرتەکانی دیکەی وەکو دارایی و هەموو بوارەکانی دیکەی خزمەتگوزاری کە دەکرێتن وەبەرهێنانی تێدا بکرێتن. ئێمە هەمیشە هانی وەبەرهێنەرانمان دەدەین و ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەیەکەوە ئەم سێ سەکتەرە زیاتر گرنگی پێ بدرێتن. باشە کاک مخلص ئەوەندەی کە تۆ سەرنجت دابێت وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان زیاتر فۆکەسان لەسەر کەرتی نیشتە جێبوون و دروستکردنیەکەی نیشتە جێبوونە یاخود چ بابەتێکی دیکە هەیە کە وەبەرهێنەرەکانی هەرێم چاویان لەسەری بێت و بتوانن وەبەرهێنانی تێدا بکەن؟ وەکو وتم هەمیشە وەبەرهێنەر بە دوای دووشت دادەگەڕێ یەکێکە قازانج و شێوازی گەڕانەوەی قازانجەکەشێتی بۆیە لەو کەرتەی کە باسمان کرد کەرتی نیشتە جێبوون هەم قازانجێکی زۆر و بە خێرا دەگەڕێتەوە بۆیە زۆرتر چاویان لەسەر ئەوەیە و لەگەڵ ئەوەشدا هەرێمی کوردستان ئەو سەقامگیریی هەرێمی کوردستان وای کردووە ئەو وەبەرهێنەرانەی بیانی و ناوەخۆشکە دەیانەوە بەرهێنان بکەن ئەو شوێنە لەبار و ئارامەیەکەوە هەرێمی کوردستانە دەتوانن وەبەرهێنانی تێدا بکەن بۆیە زۆرتر چاویان لەسەر هەرێمی کوردستانە لەم بابەتە. باشە کاک مخلص ئێوە پلانتان چیە بۆ ڕێکخستنی ئەم کارانی وەبەرهێنەرەکان ڕەنگە وەبەرهێن بێوێت
بە دوای قازانجەدا بگەڕێکە خۆی دێک و خۆشت باس کرد بەڵام هەرێمی کوردستان بەدەر لە کەرتی نیشتەجێبوونی پێویستمان بۆیە کە کەرتەکانی دیکەشمان نۆژەن بکرێتەوەنێ و گرنگی پێ بدرێ ئێوە بۆ ڕێخستنی ئەمە چیتان کردووە هەر کەسێک بۆ منە هەروە بەرهێنێک بێوێت بەدڵی خۆی کار بکات ئێوە یارمەتی دەین یاخۆت ئەوەی کە ڕێکارتان هەیە بۆی کە بتوانن کەرتەکانی دیکەش بژێنرێتەوە پرسیارێکی زۆر گرنگ و لە جێی خۆی بوو لە ساڵانی ڕابردوو یان پێش کابینەی نوێم ئێمە دیلی دیدی وەبەرهێنەر بووین وەبەرهێنەر چ پرۆژەیەکی بویست بە دەتوانین لە هەرێمی کوردستان داوای بکاتن و داواکاری پێشکەش بکاتن و داخوازی ئەو پرۆژە بکاتن بەڵام لە کابینەی نوێمەوە ئێمە بەرنامە یان پلانی وەبەرهێنانمان هەیە کە پلانی هەموو حکومەتی هەرێمی کوردستانەوەتە وەزارەتە پەیوەنددارەکانی حکومەتی هەرێمی کوردستان پلانێکی تۆکمە و گشتگیرمان داناوە لەو بوارانەی کە ئەولەویەتی حکومەتی هەرێمی کوردستانە و گرنگی زیاتری پێدەدرێتن بۆیە وەکو ڕامگەیاند گوتمان ئێمە لە ساڵانی ڕابردوو پلانی وەبەرهێنانمان هەبوو واتە حکومەت ئاراستەی وەبەرهێنەری دەکرد کەوا چ پرۆژەیەک دەبێت پێویستیمان پێ لە بۆ هەرێمی کوردستان نەک وەبەرهێنەر چ پرۆژەیەک دەخوازێتن بۆیە ئەو 1300 پرۆژەیە کە ئێمە ڕامانگەیاندووە واتە ئەو پرۆژانن کەوا حکومەتی هەرێمی کوردستان دەیوێت وەبەرهێنانی تێدا بکاتن و بە هەمان شێوە من بۆ جەنابیشتم ڕاگەیاندکەوە ئێمە لە بۆ ساڵی داهاتوش پلانی تۆکمەترمان هەیەکەوە هەند کۆمەڵێک پرۆژەی ئامادەکرا و کە لە بۆ وەبەرهێنان ڕای دەگەینین کەوا وەکو حکومەتی هەرێمی کوردستان کە گرنگی پێدەدەین لە دوو کەرتی زۆر گرنگ ئەویش پیشەسازی و کشت و کاڵە واتە لە داهاتوودا ئێمە زۆرتر گرنگی یان ئەولەویە دەدەین بە پرۆژەکانی پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار و بوارەکانی دیکە واتە کەمتر لە بوارەکانی نیشتەجێبوونەوەی تر کاتە کاک مخلص ئێوە ئێستا بۆ کارەکان و بۆ پلانی ئێستان چاوتان لەسەر ئەوەیە کە هەرێم پێویستی بە چییە نەک ئەوەی کە وەبەرهێن دێتە لای ئێوە چی دەبێت بەم شێوازە کارەکان دەکرێت وایە؟ باڵێ بە دڵنیاییەوە ئێمە پلانی وەبەرهێنان بەو شێوازەیە واتە ئەو پلانش کە پلانی وەزارەتەکانی تری حکومەتی هەرێمی کوردستانە ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان پرۆمۆشنی بۆ دەکەین و تەرویجی بۆ دەکەین و وەبەرهێنەری بۆ دەدۆزینەوە بەڵێ زۆر سپاس بۆ مخلص سەلیم بەڕێوەبەری گشتی دەستی وەبەرهێنانی هەرێم سوپاسکان بەیانی میوانی بەرنامەی بەیانی کورسات نیوز سپاس بۆ تاوی زانیاریەکانت دەستخۆش